سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڕێ هاوکارم شلێر لە خزمەتاندای. منیش سڵاتان لێ یەکەم و هیوادارم لە هەر کوێکان ئەساغ و سڵامەت بن. بینەرانی خۆشەویست، کەمتر لە 7 ڕۆژی تر ساڵێک بەسەر دەستپێکی شۆڕەشێکدا تێپەڕ دەبێت کە لە کوردستانی خۆڕاگەرەوە سەری هەڵدا و بە خێرایی هەموو ئێرانی گرتەوە و ناوبانگ و کاریگەریەکانی سنوورەکانی تێپەڕان. ئەو ڕۆژێک کە بنەماڵەی سەربەرزی ژینا ڕێگەیان نەدا ڕۆڵەکەیان بە تاریکی شەو و بە نەهێنی ئەسپەردەی خاک بکرێت. ئەو ڕۆژێک کە جەماوەری خەڵکی سەربەرزی شاری سەقز بنەماڵەی ژینایان بە تەنیا نەهێشتەوە و بە هەزاران کەس خۆیان گەیاندە ئارامستانیاچی و دروشمی پڕ لە واتای ژن ژیان ئازادیان بەرز کردەوە. حرەکەتێکی مێژووییان بەڕێوە بردو زەنگی شۆڕشێکیان لێدا کە هیوای بە ڕزگاری لە ناو دڵی بە ملیۆنان ژنی ستەم لێکرا و لاوی بێ ئاسۆی خۆشی لە ژیان نەدیتووی گەشاندەوە. شۆڕشێکم بزگێنیدا بە هەمووان ئازادی و یەکسانی لە ڕێدایە. هەر لەم پەیوەندیەدا بۆ پشتیوانی لە داخوازیەکانی شۆڕشی ژێنا و ڕێزگرتن لە یەکەم ساڵیاتی شۆڕشی ژن ژیان ئازادی، حەزبە سیاسیەکانی کوردستان ئێران بانگەوازێکی هاوپەشیان بڵاو کردووەتەوە و داوایان لە کۆمەڵانی ئازادی خوازی و تێکۆشەری کوردستان کردووە ڕۆژی 25 مانگی خەرمانان بەشداریەکی شێلگیر و یەکگرتوانە لەم مانگرتنەدا بکەن. ئەم بابەتەوە دەست بەسەرکردنی بنەماڵی گیان بەختکردوانی شۆڕشی ژینا و کۆمەڵی پرسیاری تر مژاری بەرنامەی ئەوڕۆمان دەبێت لەگەڵ بەڕێزان گەلاوێژ ڕۆستەمی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە، کاک عادڵ ئەلیاسیش ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە بەهۆی کێشەی تەکنیکەوە هیوازارم بتوانین پێمان وەسڵ بێت، و کاک شاهڕۆغ حەسەنزادە بەرپرسی ناوەندی مافی مرۆڤ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تاتو دەکەین. لەگەڵمان من بۆ بینینی ئەم بەرنامەیە. سپاس چاوانگیان. سڵاتان لێبێت هاوڕێیانی خۆشەویست، بەخێر بێن. زۆر سپاس. ئێمەش ڕێز و سڵاومان هەیە بۆ ئێوە هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست. سڵاتان لێبێت هاوڕێیان میشەوە سڵاتان لێ یەکەم و بەخێراتتان دەکەم. باستان دەکەین میوانی ئازیزشمان بەخێر بێ سەرچاوم. هاوڕێ گەلاوێژ پێم خۆشە یەکەم پرسیار لە تۆ دەست پێ بکەم. هاوڕێ گەلاوێژ ئەگەر بتەوێ هەڵسەنگاندنی لە بارودۆخی یەک ساڵەی شۆڕشی ژینامان بۆ بکەی چۆن هەڵی دەسەنگێنی، هەروەکە خۆتەزانی کەمتر لە هەفتەیەکیشمان ماوە بۆ ساڵوەگەڕی ئەم شۆڕشە؟ بەڵێ لە ڕاستیدا شۆڕشی ژینا کە هەروەکو خۆتان ئاماژەتان پێکرد هەفتەیەکی ماوە بۆ ساڵوەگەڕی، ئەمە بۆ یەکەم جار لە خاوەرمیانەدا نەتەنیا لە ناو ئێران و کوردستان بەکو لە خاوەرمیانەدا هەتا بگرن لە نێوڵاتای نێونەتەوەیشدا بێوێنە بوو. شۆڕشێک کە گەلێک دەستکەوت و ئەزمموی تا ئێستا بەدەستێناوە. شۆڕشێک کە بۆ یەکەم جار لە خاوەرمیانەدا ژنانی هێنا لە سەفی پێشەوەی ئەو شۆڕشەدا. ژنان دەور و نەخشیان هەبوو، توانیان کە لە زۆر بابەتەوە پاشەکشە بکەن بە قانون و ڕسم و یاسای ئاینی و پیاوسالاری، هەروەها توانیان زۆر شت بە کۆماری ئیسلامی تەحمیل بکەن، پاشەکشەیان پێ بکەن. شۆڕشێک کە توانی هاوپشتی و یەکگرتووی بینی میلەتەکانی ئێران کە کۆماری ئیسلامی بە درێژایی حاکمیەتی نەگریسی خۆی تۆوی تەفرەقە و زیدینەتەوەی لە ئێراندا بڵاو کردبووەوە، بەڵام ئەم شۆڕشە توانی هەموو میلەتەکانی ئێران لێک نزیک کاتەوە هاوپشتی لێ بکەن. مەسەڵەن ئێمە هەر لە سەرەتای هاتە سەرکاری کۆماری ئیسلامیەوە شەڕی کورد و تورک هەڵایسا لە نەغەدا لە قارنە و قەڵاتان بە دەیان خەڵکی بێدیفاع قەتڵ عام کرا، بەڵام ئەم جارە لە شۆڕشی ژینادا لە ئازەربایجان خەڵکی ئازەربایجان پشتیوانیان کرد لە خەڵکی کوردستان، وتیان یاشاسن کوردستان بژی ئازەربایجان، کە ئەمە خۆی شکستێکی گەورە بوو بۆ دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی. هەروەها لە بینی خەڵکی کورد و بەلوچستان هاوپشتێکی زۆر هاتە پێشیە کە هەر ئەم دوێکە اعتراضاتی ڕۆژی جمعی خەڵکی بەلوچستان نووسی بوویان
ژینای کوردستان قەلبی بلوچستان. ئەمە دیارە جملەیەکە بەڵام مانایەکی زۆر چڕپڕی هەیە کە جمهوری ئیسلامی هێناوەتە بەڕاستی لەرزە، نەتەنیا لە نێو خەڵکدا هاوپشتی و هاودڵی و هاوخەباتی زیاد کرد و ژنان و جوانەکانی هێنا لە سەفی پێشەوەی ئەم شۆڕشەدا لە خیابانەکان ئەم شۆڕشیان بەڕێوە برد، وەکو پشتیوانی بەینەملەلەشی بۆ خۆی جەلب کرد. جمهوری ئیسلامی لە زۆر بابەتەوە بۆ خۆی ینی تووشی شکەست هات، نەیتوانی ئەم شۆڕشە گەرچی بە وەحشیەوەیەکی وەحشیانە دەستی کرد بە گرتن و کوشتن و سەرکوتی خەڵکی ناڕازی لە شەقامەکان، هەروەها بۆمبارانی حیزبە کوردیەکان لە دەرەوەی مەرزەکانی ئێران، بەڵام نەیتوانی ئەو شۆڕشە کە بکە. ئەم شۆڕشە نزیک بە 1 ساڵە بەردەوامە، گەرچی هەر شۆڕشێک هەوراز و نشێوی زۆری هەیە، گەرچی ئێستا بە گەرمی چەند مانگی ئەوەڵ نییە، بەڵام بەو مانایانی کە شۆڕشە ئیدامەی نییە. ئەم شۆڕشە بە شکل و شێوەی جۆراجۆر لە نێو کۆمەڵگای ئێرانەوە بە تایبەت لە کوردستان ئیدامەی هەیە. بۆ نمونە سەردانی خەڵکێکی زۆر لە ئێران و لە تایبەتی لە کوردستان لەسەر گڵکۆی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە و هەروەها هاوپشتی خانەوادەی گیانبەختکردوەکان لە کەرەج و تاران و تەورێز و بەلوچستانەوە بگراتە قەبرستانی ئایچی و قەبرستانی سنە. ئەمە نیشانەی هاودڵی و هاوپشتی و هاوخەباتی خانەوادەی گیانبەختکردوانە و هەروەها خەڵکی ئێران و کوردستان. ئەم شۆڕشی ژیان ئازادی، شۆڕشی ژینە تەنیا شۆڕشێک نەبوو بەرعەلەی کۆماری ئیسلامی بڵێن مەرگ بەر خامنەی جمهوری ئیسلامی بڕوخێ، باکو ئەم شعاری ژیان ئازادی بۆ خۆی ئالتەرناتیڤێک بوو، یعنی ژیانێکی باشتر، ئاسوودە، یەکسانی بینی ژن و پیا و هەروەها ئازادی بۆ هەموو میلەتەکان و مافی دیاریکردنی چارەنووس بۆ هەموو میلەتەکان و هەروەها ئازادی ئاینی و هەروەها بەشداری جەندەرەکان، ینی کۆرکەزارینەکان لەم شۆڕشەدا. ئەمە بۆ یەکەم جارە لە ئێران و لە خاوەرمیانەدا کە ئەم کەمایەتی جنسیەتی لەم شۆڕشەدا فعالانە بەشداریان کرد و هەروەها ئێعترازات و هەڵوەرین لە ناو ڕیزەکانی خودی کۆماری ئیسلامی و لە نێو قوتبی بلاخرە جەرایاناتی ئیسلاح تەڵەب لە ناو حکوومەتی کۆماری ئیسلامیشدا بەرز بۆتەوە. ئەمە یەکەم جارە کە شۆڕشی ژینە توانی کە درست شکاف بخاتە نێو دەوڵەتی دەسەڵاتدار. هەروەها ئەم شۆڕشە توانی تاکتیکی ئاعتسابی سیاسی وەکو تاکتیکێکی ئەسڵی خەڵک پشتی پێشوازی لێ بکە. لە شۆڕشی ژیناوە تاکو ئێستا چەندین جار ئاعتسابی سەراسەری ڕاگەیاندراوە کە بەخۆشیەوە ئەو سەراسەری وەڵامی وەرگرتوێتەوە و هەروەها پاشەکشەی کردو بە کۆماری ئیسلامی. من وتم کە سەرەڕای سەرکوتی وەحشیانە و کوشتن و ئێدام و زیندانی و فشار بۆ خەڵک، ئەم شۆڕشە هەروە بەردەوامە و چاوەڕوانی ئەوەش دەکرێت، ینی لە ساڵوەگەڕی شۆڕشی ژینادا ئەم شۆڕشە بە گرێکی زیاتر بە شێوەیەکی تایبەتی تر بتوانێت دێتەوە شەقام و پاشەکشە دەکە بە کۆماری ئیسلامی. گیان گیان ببخشە تکایە ئەم شۆڕشە هەروەکو وتم هاوپشتی و هاوخەباتی لە ناو میلەتەکان و لە ناو هەموو چین و تۆژەکاندا لە ئێران پێکێنا. ئەمە خۆی شۆڕشێکی تازەیە لە تەواو دنیادا کە بە شعاری ژیان ئازادی هەموو خەڵکی چەوساوە و بەتایبەت ژنان
لە تەواو ژنانی ستەملێکرا لە تەواوی دنیادا خۆیان لەو شعارەدا دیتەوە بۆیە پشتیوانیان لێکرد. ئەمەش ینی نقطە قووەتێکی زۆر گەورەیە کە گەرچی ڕەسانەکانی دەوڵەتی و بۆژوایی ویستیان چاواشەکاری بکەن بەڵام نەیانتوانی. هەروەها ئەم شۆڕشە لە هەر شۆڕشێکدا دوو ئالتەرناتیو تێدا بەشدارن، هەم ئالتەرناتیوی چەپ و ڕادیکال کە شۆڕشی ژن ژیان ئازادی خەڵکی چەساوە لە شەقامەکان و هەروە پشتیوانی دانیشتجویان و بگرە زۆرجا بازاریان و معەلیمەکان لەم شۆڕشە بۆژوازیش بێکاردا نەنیشت. قوتبی بۆژوازی حەولیدا کە بە چاواشەکاری ئەم شۆڕشە لەبار بەرێن. بە نووسینی منشوری مەحسا سەڵتەنە تەڵەبەکان ویستیان ئەم شۆڕشە مسادرە بکەن و هەروەها بە گۆڕینی شعاری ژن ژیان ئازادی بە مەرد مەیهن ئابادی ویستیان ئەم شۆڕشە مسادرە بکەن بەڵام نەیانتوانی، چۆن خەڵکی ئێران زۆر لەوە وشیارترە کە بتوانێت فریوی جەرایاناتی بۆژوایی و هەروەها ئالتەرناتیوی بۆژوایی و سەڵتەنە تەڵەبەکان بخوە. هەر لە ئەوەڵەن ڕۆژی ینی دەست پێکردنی پانێکی سەڵتەنە تەڵەبەکان وتیان مەرد بەر ستەمگەر چشا باشە چرابەر. ئەمە مشتێکی گەورە بوو لە دەم سەڵتەنە تەڵەبان درا و هەر بۆیەش ئەم ئێتلافەی کە پێکیان هێنا ئەم منشورەی کە نووسیان ئەو تەبلیغاتی کە بە پشتیوانی میلیۆنها دۆلاری ینی سەرمایه‌داری غەرب وەڕێیان خست بوو بەشکەس چێشرا. ئەمە نیشانەیە ئەوەیە کە خەڵکی ئێران زۆر وشیارە، خەڵکی ئێران بە تایبەت خەڵکی چەساوە، خەڵکی ئەوانی کە لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا دەور و نەخشیان هەبوو دەزانن چیان دەوێت. هەروەها ئەم شۆڕشە باوەڕ بەخۆی لە ناو خەڵکی چەساوەدا زۆر کرد. خەڵکی ئێران بە تایبەت خەڵکی کوردستان کە هەمیشە دژی کۆماری ئیسلامی لە سەنگەرا بۆ لە مبارزەدا بووە ترسیان ڕژاوە، ئیتر نەگرتن نە زیندان نە ئێدام نە فشار ناتوانێت پاشەکشە بەو شۆڕشە بکە. خامنەی وتی کە خودای ساڵی 67 هەر خودای ئێستامانە، بەڵام خامنەی ئەوەی لەبێ چۆتەوە کە یانی ها ئەو دەیهەوێت بە سەرکوت بە گرتن بە ئێدام خەڵک چاوترسیان کە ئەو شۆڕشە نابوت کە بۆ خۆی دەستە سەڵات دەمێنتەوە. بەڵام خامنەی ئەوەی لەبیر چۆ کە خەڵکی ئێستا خەڵکی داهی 67 نییە. خەڵکی ئێستا هیچ ترسێکی لە سەرکوت و لە وعدە باوەڕشی بە وادە وعیدی خامنەی نییە. هەر دوو ڕۆژ لەوە پێش خامنەی داوای لە خەڵکی بلوچستان کرد لە قوربانیانی جمعەی ڕەش لە بلوچستان کە دەگەڵ خامنەی دیدار بکەن، بەڵام خەڵکی بلوچستان زۆر ئاگاهانە وشیارانە دەستی ڕەدیان بە سینگی خامنەی وەنا، وتیان چۆن کەسێک کە بابی کوژرابێ دەتوانێت ئاشتی بکە لەگەڵ جنایەتکاران لەگەڵ قاتڵینی بابی. بەڵێ دەست خۆشاو ڕێگەلاوێش دواتر لە درێژە بەرنامەکە حتمەن تینەوە سەر ئەمە بابە بینەرانی خۆشەویست هاوڕێشوێ لەبیرمان چوو بە بینەرانی خۆشەویست بڵین کە لە ڕێگای ژمارە تەلەفۆن کە لە ژێر سەفحەی تەلەڤیزیۆنەکان یانەوەتوان ببینن 2046 702 61 67 64 ئەسوان نامە و ڕاوبوشونەکانیان بۆمان بنێرن پێم وان بێ هاوڕێشوێ نامەیشیان نردووە ئەگەر زەڵمەت پێشن بیخوێنەوە جا ڕۆینە لای کاک شارۆخ. بەڵێ با بڕۆینە لای هاوڕێ شارۆخ هاوڕێمەکانەکەنینە ببورن. بڵێ هاوڕێ شارۆخ ئەفوو هەنێکیش مەحتەل بوون. هاوڕێ شارۆخ وەکو پێشتر ئاماژەمان پێدا شۆڕشی ژینا خەریکە بەرەوە ساڵی یادەکەی نزیک دەبێتەوە کەمتر لە 7 ڕۆژی ماوە بۆ ساڵ یادی شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشی ژینا. ئەگەر بتان هەوەی ئامارێک لە دەست بەسەرکراوان گیان بەخت کردووان بۆمان باسکەن لەوانەیە کە لەسەر شەقام گیانی خۆیان بەخت کردووە دەست بەسەر کراون تاکو ئێستاش لە زیندانەکانی جمهوری ئیسلامی بەسەرەبن. بەڵێ لە ماوەی یەک ساڵی ڕابردووی شۆڕشی ژینا کە دیارە هەفتەیەکی ماوە بگاتە یەک ساڵەی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی
لەو ماوەیەدا ئێمە وەکو ناوەندی مافی مرۆڤ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان یامان ساونیوز توانیومانە لانیکەم ناوی 135 هاونیشتمانی لای خۆمان بە مشخصاتی تەواوە تۆمار بکەین کە لەلایەن هێزەکانی سەرکوتکەری حکوومەتی گیانە لێ ئەستێنراوە. لەو ئامارە 6 کەسیان ژنن، هەروەها 13 کەسیان مناڵی تەمەن ژێر 18 ساڵن و 11 کەسیش لەو ئامارە بەهۆی ئەشکەنجە لە گرتنگە ئیتلاعاتیەکاندا گیانە لێ ئەستێنراوە. لە هەمان کاتدا ئێمە توانیومانە ئامارێکی یەکجار زۆر بەداخەوە لە برینداران بەدەست بێنین کە ئامارەکە بەداخەوە بە هۆی ئەوەی کە ئەوەندە زۆر بووە نەکراوە هەمووان بە نێو مشخصاتی تەواوە دەست بێنین، بەڵام بە دڵنیاییەوە ئەو ئامارە زیاتر لە 5,000 کەسەکە بە چەکی شەڕی و چەکی ساچمەی یا تاپڕ تەقان لێکراوە و بریندار بوونە. لە نێو ئەوانەدا لانی کەم 22 کەس بۆ ئێمە پشتڕاست کراویتەوە ناو مشخصای تەواویان کە بەداخەوە چاوێک یان هەردوو چاویان بریندار بووە و بەداخەوە ڕووناکی چاویان نەماوە و یا کەسانی کە دەستیان لاکیان بەداخەوە لە ئاکام لێدان یان لە ئاکام ئەو تەقەکردنەی کە بەرەو ڕوویان کراوە لە شەقامەکاندا یان لە ئەشکەنجەکەکاندا بەداخەوە نەقسی حوزوو بوونە. هەروەها ئاماری ئێمە پشتڕاست دەکاتەوە کە زیاتر لە 7,000 کەس لە هاونیشتمانیان لە شارە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەست بەسەر و ڕفێنراون لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کە ئێمە توانیومانە لە ناوەندی مافی مرۆڤ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لانی کەم ناوی 2200 کەس لای خۆمان تۆمار بکەین کە بەشێک لەوانە هەتاکو ئێستا لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا حکم دراون و بەشێکیشیان تەنانەت هەتاکو ئێستا بلا تەکلیف لە زینداندا ماویتنەوە. هەر لەو 2200 کەسێکی ئێمە نێومان توانیومانە بەدەستیان بین تۆماریان بکەن، بەداخەوە ئێمە حکمی ئەعداممان هەبووە، هەروەها حکمی درێژماوەی زیندان و لێدانی قامچی و تەنانەت پێبژاردننی نەغدیش جەریمەی نەغدیش هەبووە. بەگشتی دەتوانین بڵێن ڕەوشی ڕۆژهەڵاتی کوردستان لە بواری پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دەبێ بڵێن بە شێوەی سیستماتیک کە ئەو مافانە پێشێلکراوە لە ڕەوشێکی یەکجار زۆر خراپدا بووە، بۆیە ئەوەی کە لە ڕۆژهەڵات لە بەرامبەر خەڵکدا کرا ڕێک ئەوەش بە شێوازێکی تونتر و بە شێوازێکی دیکە لە بەرامبەر بزوتنەوەی سیاسی کورد لە قوڵایی خاچی هەرێمی کوردستانی حراق کرا. لێوێش لە ماوەی ئەو 1 ساڵەدا 4 جار هێرشی درۆنی و موشکی و چەکی قورس کرا سەر بارگای حیزبە کوردیەکان بە تایبەتی ئەو پەنابەرە سیاسیانەی کە لە قوڵایی خاچی هەرێمی کوردستاندا ژیان ئەو ئۆردوگا مەدەنیانەی کە بنەماڵی کەسانی سیاسی تێدا دەژین هێرش داویتی سەری کە لە ئاکام ئەم هێرشانەی سپای پاسدارانیشدا بەداخەوە 21 کەس گیانی خۆیان لەدەستداوە کە لەو ئامارەدا 2 کەسیان ژن و تەنانەت منداڵێکی یەک ڕۆژەشیان تێدایە و زیاتر لە 100 کەس بریندار بوونە. کەواتە دەتوانین بڵێن ئەوەی کە ڕژیم لە ئێران بەگشتی و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کردی لەسەر شەقامەکان ئەوەی بە جوورێکی دیکە بە نسبەت بزوتنەوەی سیاسی کورد لە نیشتەجێ لە هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر تونتر و چڕتر و بە شێوازێکی زۆر تند و تیژیتر کردی کە ئاکامەکەی ئەوە بوو بەداخەوە کۆمەڵێک لە خەڵکی سڤیل و مەدەنی لەم بەشی کوردستان زیاتر فوکوس بکەین لەسەر ئاماری دەست بەسەرکراوانی نێوخۆی وڵات لە شارەکانی کوردستان بەگشتی لە ئێرانیش. بەڵێ ئەوەی کە عەرزم کردن ئەو ئاماری من عەرزم کردن ئامار تایبەت بوو بە ڕۆژهەڵاتی کوردستان و ناوەندی ئێمە وەکو ناوەندێکی مافی مرۆڤی کە لە حەوزەی کوردستانی ئێراندا چالاکی دەکا هەوڵمان داوە کە ئەو ئامارانە بە دقیقی بینین و زیاتر لەسەر فۆکوس بخینە سەر ئامارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. عەرزم کردن زیاتر لە 7,000 کەس دەست بەسەر کراوە هەر لە یەک مانگی ڕابردوودا کە بەرەو تاڵیادی ئەم قەتلی حکوومەتیە دەچین بەشێکی زۆر لەو بنەماڵەی کە ڕۆڵەکانیان گیانیان لەدەستاوە بنەماڵی شەهیدان کەوتوتنە ژێرگوشار تەنانەت لە سەقز لە دیوان دەڕە لە سنا لە مەهاباد لە شنو لە زۆربەی شارەکان ئەو بنەماڵانەی کە ڕاستەوخۆ بەشداریان کردووە خەساری حەزیمیان گەوریان وێکەوتەوە گیانی مناڵەکانیان یا کەسوکاریان دەستێنراوە لەژێر زەخت و گوشار و هەڕەشەدا بوونە تەنانەت زۆرێک لەو کەسانە تاکو ئێستاش دەست بەسەر کراون ئەوانەی کە ئازادیش کراون هەڕەشەی ئەوان لێکراوە یا با بڵێن تعهودیان لێستاندوونە کە بە هیچ شێوەیەک لێدوان لە فەزای مەجازی لە سوسیال میدیا نەدەن لە بۆ ئەوەی کە بۆ 25 خەرمانان خەڵک برژێنە سەر شەقام مان بگرن یان بە شێوەی زۆرا و زۆر ناڕزایەتی خۆیان لە بەرامبەر
ئەو کوشتار و کارەساتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی راپەڕینی ژینە دروست بوو بکەن. زۆر سپاس. هاوڕێ چاوان پێشەوەی کە بچینە سەر پرسیاری ترەگەر تۆ قسێکت نییە لە کاتچاوە ئەنەوەڵا فەرمونون چەند پامێکمان بۆ هاتووە بیخوێنی بەڵێ فەرمون. هاوڕیانی خۆشەویست چەند دانە لە ڕفێقەکانمان لە بینەکانی ئازیز دەستخۆشییان لێمان کرۆ ماندوو نەبوونیان کردا و هەروەها هاوڕێکی خۆشەویستمان بە ناوی شەهین لە شاری بۆکانەوە پرسیارێکی کرۆ دەڵێت دەور و نەقشی ژنان بە گشتی و ژنان و کچانی لاو لەو شۆڕشدا چۆن هەڵدەسەنگێنن هاوڕێکە لاویش ئەگەر ئەکرێت جوابی ئەو پرسیارە بدەنەوە. بەڵێ لە ڕاستیدا دەور و نەخشی ژنان و کچان لە شۆڕشی ژیان ئازادیدا یعنی شتێکی بێوێنە بوو لە مێژووی 100 ساڵی دنیادا گەرچی تا ئێستا سەرەتای هاتنسەرکاری کۆماری ئیسلامیەوە بە گۆشارخستن لەسەر ژنان بە تەحمیلی حجابی ئیجباری بە نارنەوەیان بۆ کونجی ماڵەکان بە تەحمیلی یاسای ئاینی و باروە پیاوسالاری هەموو مافە سەرەتایەکەین لە ژنان زەوت کرد بەڵام ژنان تاکو ێساشە بێدەنگ نەبوون هەمیشە بربەرەکانیان کردو لە بەرامبەر جمهوری ئیسلامی بەڵام بۆ داکۆچی لە مافی ژنان تاکو بە لە شۆڕشی ژینە زۆرتر یعنی چالاکوانی ڕۆناڵبیر و دانیشگاکان و یا مەسەن لیبراڵەکان بوون کە ببوون بە ینی بڵنگۆی ئاعترازی ژنانی چەساوە و ستەملێکراوی ئێران و کوردستان بەڵام لە شۆڕشی ژینادا ئەمە گۆڕدرا ئەم جارەکانە ژنانی چەساوە یعنی زۆربەی هەرە زۆری ژنان لە ئێران و لە کوردستان بۆ خۆیان هاتنە شەقامەکان بۆ خۆیان دەستیان کرد بە ئاعتراز شعاری مەرگ بەر کۆماری ئیسلامی لەشکەکانیان فرەدا زۆرێک لە قانون و یاسای دەوڵەتی مەسەبی دەوڵەتی کۆماری ئیسلامی هەروە پیاسالاریان هێنە ژێرپرسیار و هەروەها هەڵیان وەشاندەوە ئێستاش کە ئێستایە زۆرێک لە ژنانی ئێران یعنی واقعا بە پوششی ئازاد دەسەندەرێ یعنی ملکەجی ئەوە نین ترسیان لەوە نییە کە مەسەن هشداریان پێدەن ئەزیەتیان دەکەن دەیانگرن و ئەمە نیشانەی ینی پێشرەفتێکی دەستکەوتێکی یەکجار گەورەیە کە تاکو ئێستا ینی بەرهەمی 40 ساڵ خەبات و تێکۆشانە کە خۆشبەختانە ئەم جارە ژنان بۆ خۆیان ینی ڕێبەری ئەم شۆڕشە ئەم ناڕەزایەتیان بەدەست گرت و هەروە شعاری ژن ژیان ئازادیش ئالتەرناتیوێکە بۆ داهاتوو کە ئەوان دەزانن چ دەوڵەتێکیان دەوێت ئێستا کە دژی حیجاب وەستاونەتەوە حیجاب قبول ناکەن من پێم وایە لە ماوەیەکی کورتخایەندا ئەسەن ژنان خوازیاری ئەوە دەبن کە دینیش لە دەوڵەت جیابێتەوە دین لە سیاست جیابێتەوە ئیتر دەستی دین وەکو وەسیلەیەکی سەرکوتو و وەسیلەیەکی کە مەسەن ژنە نیوەی کۆمەلگا بە کۆیلێتی بچێشێ ئەم دەستە ئەم ئەبزارە لە دەست کۆماری ئیسلامی دەستێنەوە کۆتای دەکەنەوە و ئەم شۆڕشە ئەوەمان پێدەڵێت کە دەور و نەخشی ژنان ئەوەندە گرنگ بوو هەر بۆیە توانی پشتیوانی جیهانی زۆربەی هەرە زۆری ژنانی ئازادی خواست بەتایبەت فێمینیستەکان لە تەواو جیهاندا بەرەو لای خۆی ڕابچێشێ کامە خۆی بێوێنە بوو. بەڵێ دەست خۆش هاوڕێگەلاوێش دەست خۆش بۆ و بینەریشە بۆ پرسیارەکەی ئەگەڕێمەوە لای هاوڕێ شارۆخ هاوڕێ شارۆخ فشارەکان بۆ سەرگیان بەخت کردوان هەروەکو خۆشتان ئاماژەتان پێکرد زۆر بووەتەوە بەڵێ وا بڵێن کە زۆرتر فوکوس کراوە سەر کوردستان واتە دەست بە سەرکردنی ئەو خانەوادەیەکیان بەخت کردوانە ئەمە چی واتایەک دەگەیەنێ؟ ئەگەر چاو لێ بکەین دوو چەمک لە زانستە سیاسەکاندا زۆر گرنگن و زۆر باڵ و زۆر کاریان پێ دەکرێت یەکیان ئەوەی کە پێی دەگوترێت کۆمەلگای مەدەنی و ئەوەی دوو هەم کۆمەلگای سیاسیان دەسەڵاتی سیاسیان حاکمیت زادم هێ بەو ڕۆچنەوە قسمەنێ و باسەکە وەڵامی پرسیاری جەنابەت بدەمەوە چاو لێ بکەن بەو پێناسەیە کە هێگەڵ لە کۆمەلگای مەدەنی هەیە کە لە نێوان بنەماڵە و دەسەڵاتی سیاسی هەڵکەوتووەوە لە بەرامبەر دەسەڵاتی سیاسیدا قرار دەگرێت
کۆمەڵگەی مەدەنی جاگەر ئەوەی بخێنەوە سەر بازنەی خەباتی بزوتنەوەی سیاسی کورد لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان حاکمیت لەوێدا دەبێتە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کە ڕژیمێک بە هەموو پێوەرەکان دیکتاتۆر و توتالیتەرە لە بەرامبەردا کۆمەڵگەی مەدەنی کە بریتە لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت بزوتنەوەی سیاسی کورد چونکی ئەحزابەکانیش بە تعریفی جۆرا و جۆر دەکەن و نێوخانەی کۆمەڵگەی مەدەنی چونکە تەبیعەتەن ئەوان لە بەرامبەر ئەو دەسەڵاتی سیاسیدا ناوەستاون دەیکەواتە کۆمەڵگەی مەدەنی لێرە نوێنەرایەتەکەی بزوتنەوەی سیاسی کورد دەیکات لە بەرامبەریشدا کە دەسەڵاتی سیاسی حاکمیەتەکەی نوێنەرایەتەکەی کەوتوتە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کە ڕژیمەکی توتالیتەر و دیکتاتۆرە بە هەموو شێوازەکان هەوڵی سەرکوتی کۆمەڵگەی مەدەنی دەدات جا ئەوەی ئەگەر بمهوێ تطبیق بدەمەوە یا تەحمین بدەمەوە بە پرسیارەکەی جەنابەت دەبێ ئەوە بڵێم کۆمەڵگەی مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان یا بزوتنەوەی سیاسی لە ماوەی ئەو چل و چەند ساڵی ڕابردووی تەمەنی کۆماری ئیسلامی ئێراندا زۆر بە شێوەیەکی ژیرانە و زۆر بە شێوەیەکی لۆژیکی و منطقی هەوڵی داوەکە ویست و داخوازەکانی خۆی لە بەرامبەر هەم دەسەڵاتی سیاسی و هەم لە بوارێکی نێونەتەوەی بە شێوازێکی ئاشتی خوازانە و بە شێوازێکی تەواو مەدەنیانە بینی تەگۆڕێ و بیهەوێت بەم شێوازە بەم جۆرە لە خەباتە ئەو ویست و داخوازانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان وەدەست بێنێت بەڵام ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بۆچی بیهەوێ ئەوە بە شێوازێکی پڕ لە سەرکوت و تونند و تیژی هەڵکوتیتە سەر خەڵک بەڕاستی ئەمن ئەوەی دەگەڕێنمەوە بۆ فەلسفەی دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران و یا فەلسفەی دامەزرێنەری کۆماری ئیسلامی ئێران ئاغای خومینی کە لە سەرەتای شۆڕش باز لە شتێکی زۆر سیر و سەمەرە دەکاویش ئەوەیە کە ئەو شەڕ وەکو نیعمەتێک سیر دەکات وەکو نیعمەتێک جاوە ئەگەر لە بواری شەڕعیشەوە ئەو نیعمەتەی بمان هەوێ شەن و کەوکەین و باسی بکەینەوە بەحسێکی دوور و درێژە بەڵام شەڕ لە بۆوان وەکو نیعمەتێک وەکو باوەڕێکی قەلبیە کە هەیەە دەی ئەوان کە ڕژیمە دیکتاتۆرەکان هەمیشە هەوڵیان داوەکە هەوڵ بدەن بە شێوازی شەڕ و فیتنە و ئاژاوە و سەرکوت و تیرۆر و تود و تیژی و موشکباران و ئیعدام و ئەو شێوازانەی کە پێشتر لە مێژوودا ئەو ڕژیمە دیکتاتۆرانە هەوڵیان داوەکە خەڵک سەرکوتکەن کار بکەن بەڵام لە بەرامبەردا کۆمەڵگەی مەدەنی و بزوتنەوەی سیاسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێک بە پێچەوانی ویست و داخوازەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هەوڵ دەداکە کە بکات و هەوڵ دەداکە سیاست بکە ئەلێردا پێم خۆش ئاماژەیەک بە یەکێک لە بەرهەمەکانی جین شارپ بکەم کە زۆر بە جوانی باس لە شێواز و ئەو چالاکیانە دەکات لە بەرامبەر ڕژیمە دیکتاتۆرەکان کە بە هیچ سراتێک مستەقیم نین ئەوەی کە کارل پوپێر لە کۆمەلگای کرا و دژمنەکانیدا باز دەکات کە ئەو ڕژیمانی کە بە هیچ سراتێک مستەقیم نین حەق وایە کە بە شێوازی خۆی دەگەڵی بەرەو ڕووبیەوە ئەو شێوازی کە ئێمە وەکو بزوتنەوەی سیاسی کورد وەکو کۆمەلگای مەدەنی بە لە قالیب ڕێکخراوە جۆراجۆرەکاندا هەڵمان بژاردووە بەگشتی ئەوەی کە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵی بژاردووە و دقیقاً ڕژیم لە مقابل ئەواندا قەراری گرتووە ئەوەیە کە خەباتێکی مەدەنیە جین شار زۆر بە جوانی ئاماژە بە یەکێک لە فۆرمەکانی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ڕژیمە دیکتاتۆرەکان دەکات ئەو پێی وایە ئەو شتێک کە ڕژیم دەیهێوێ و ئەو شتێک کە ڕژیم پێی خۆشە نابی ئێمە بیکەین و بە پێچەوانە ئەو شتێک کە ڕژیم پێی ناخۆشە دەبێت ئێمە بیکەین تەبیعەتەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران زۆری حەز دەشێت وەکو هەموو ڕژیمە دیکتاتۆرەکان کەرەسەی سەرکوتی هەیە چەک و چۆڵی هەیە هێزی ئابووری هەیە نەوت و گاز و شیلات و گومرگات و زۆرێک لەو شتانەی هەیە باندە مافیایەکان کە کاری بۆ دەکەن ئەو زۆر حەزی لەوەیە کە شەڕ بکرێت بەڵام بزوتنەوەی سیاسی کورد کۆمەلگای مەدەنی کورد زۆر ژیران و منطقی دەرکیان بەو نیەتی کۆماری ئیسلامی ئێران کردووە دەرکیان بەو نیعمەتەی کردو کە ئەوان باوەڕیان پێەیە بۆیە ئەوان شەڕ ناخوازن و هەوڵ دەدەن کە بە شێوازی سیبیل و مەدەنیانە و ئاشتی خوازانە داخوازەکانی خۆیان بێن نەگۆڕێت ڕژیم لەوە زۆر تۆقیوە ڕژیم لەو منطقە جوان و ئیستدلالە ناوازەیەی کورد کە زۆر ئاوەزماندانە هەڵبژێردراوە و بزوتنەوەی سیاسی کورد لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئیمانی قەلبی پێی هەبووە کەڵکی وەرگرتووە ئەوە ڕژیمی زۆر تووڕە کردووە هەر بۆیە لە بەرامبەر بنەماڵەی گیانبەخت کردووان لە بەرامبەر زیندانیانی سیاسی لە بەرامبەر تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکەوە بە هەموو شەبەنگێکەوە ئەو پەڕی تونند و توژی دەنوێنیت ئەو پەڕی سەرکوت دەنوێنێت بۆ ئەوەی کە ئەو شۆڕشەی کە لە ماوەی تقریبا یەک ساڵی ڕابردوودا دەستی پێکردووە بە هەر شێوازێکی کە بۆی ممکنە سەرکوتی بکە بەڵام ئەوە بزوتنەوەی سیاسی کوردەکە توانیویتی زۆر ئاوەزمەندانە لە بەرامبەری ڕاوەستی و بە هیچ شێوەیەک بەهانی نەداتە دەست بۆەوەی کە ئەو شتێک کە ئەو پێی خۆشە بە هیچ شێوازێک نەیەتەدی ئەویش چیە شەڕ بەڵام بە دڵنیاییەوە هەر وەک لە سەرۆژی ڕابردوودا
6 حیزب لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داخۆیانی نامەیەکیان بڵاو کردەوە ڕوو بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و داوای مانگرتنیان کردووە وەک یەکێک لە شێوازە ڕەوا و ڕێگە پێدراوەکانی خەباتی مەدەنی کە خەباتێکی ناتوند و تیژە کەڵکیان وەرگرتووە. هیوادارم وەکو ئەوەی کە لە ماوەی چەندین جاری ڕابردوودا ئەو داخوازیە لەلایەن ئەحزابی سیاسی کردو و ڕوو بە خەڵکی کوردستان کراو بەخۆشیەوە وەڵامی ئەرێنیشی وەرگرتەوە ئەم جارش بەدڵنیانەوە ئەو وەڵامە وەردەگرێتەوە و ڕژیم تووشی چالش و تەنگژەی جدی دەکات. دەست خۆش کاکشاڕۆ دەست خۆش با بچین لای هاوڕێگە لاوێژ پرسیارێکی لێ بکەین. هاوڕێگە لاوێژ ڕژیمی کۆماری ئیسلامی شۆڕش و ئاخێزی ناسەوە بە شۆڕشی ژینا بە ئاکامی سیاسەتە چەوت و دژی ئینسانیەکانی خۆی نازانێ و بەردەوام دەڵێ دەستی دەرەکی تێدایە. ئایا ڕژیم ئەم ڕاستیە نابینێ یان مەبەستی دیکەی هەیە و مەبەستی ڕژیم چییە؟ بەڵێ ئەم پێشەکەی پیان خۆشە دوو جملە زیاد کەم بە قسەکانی هاوڕێ بەختیار هاوڕێ شارۆخ ببوورە بۆ فۆکوس دەکرێتە سەر خانەوادەی گیان بەخت کردوان و دایانگرن و ئەزیێت و ئازاریان دەدەن بەهۆی ئەمن دلیلێکی دیکەش کە ئێران و کوردستانیش تەجروبەی دایکانی خاوەرانمان هەیە، دایکانی پارکی لالەمان هەیە کە ئەو دایکانی خاوەران دوای قەتڵ عامی زیندانیان سیاسی لە 67 تا ئێستاش ئەوان درێژەدەری ڕێگای ئازیزان و منداڵەکانی خۆیان بوون بە هەزاران کەیسیان تۆمار کردو لە دژی کۆماری ئیسلامی کە ڕۆژێک لە ڕۆژان کۆماری ئیسلامی بڕوخێ دەبێت لە دادگای خەڵکیدا ئەمانە محاکمە بکرێن و هەروەها هاوپشتی و هاودڵی لە بینی خانەوادەی گیانبەخت کردوان. ئەمە مێژوەیەکی درەوشاوی هەیە لە ئێران و لە کوردستاندا. ئێستاش کە لە ئەو بنەماڵی گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا بەڕاستی توانیویانە ئەو هاوپشتی و هاودڵی هەموو خەڵکی ئێران و کوردستان و هەروەها دایکانی خاوەران و پارکی لالەش بەلای خۆیان جەلب بکەن، سەردانی یەکتر دەکەن. ئەو هاوپشتیە ئەو یەکگرتوویە ترسی خزۆتە کۆماری ئیسلامی بۆیە دەیهەوێ فشاریان بخاتە سەری کە بێدەنگیان کە ئەم یەکگرتوویە لە بینی هەزاران خانەوادەی داغدیدە و جەرگ سوتا و پێشنەیە ئەوان نەتوانن تاسیرێکیان بێ. بەڵام بێگومان خەیاڵی خاوە ئەمانە درێژەدەری ڕێبازی ئازادی خوازانەی ئازیزان و ڕۆڵەکانیانی. لە سەبارەت بە پرسیارەکەیەوە کە کۆماری ئیسلامی بۆ دەیهەوێ بڵێ کە شۆڕشی ژن ژیان ئازادیە شۆڕشی ژینە دەستی دەرەشی تێدایە بۆی کە واقعەن دەیهەوێ خەڵکی ناوە ئەوەڵەن فریودە و فۆکوس بخاتە یعنی دوژمنێکی دەرەشی بۆ خۆی بۆ خەڵکە دروست بکە و بڵێ کە مەسەن خەڵکی ئێران ناڕازی نینە بەخەرە دەوڵەتی کۆماری ئیسلامیان قبوڵە باکو ئەمە ئاژاوەچینە و هێزی دەرەکینە و نازانم ئیسرائیلە و ئەمریکایەوە یا حیزبەکانن کە ئەم ئاژاویان لە ئێران پێکێناوە بۆی کە واقعەن شۆڕشە لەبار بەریە خەڵک منحەرف کە بەڵام خەیاڵی خاوە ئەم شۆڕشە لە ناو دڵی بۆحرانێکی گەورە و قوڵی ئابووری و سیاسی لە ئێران لە کوردستاندا سەری هەڵداوە. گەرچی کوشتنی دەوڵەتی ژینا بوو بە جریقەیەک یعنی ئەم کوشتنی ژینای جوانەمەرگ وەکەوە بوو کە تۆ چەخماقێک دەی لە بۆشکەیەک لە باڕووتێک تەقیەوە. ئەم ئێعترازاتە ئێعترازاتێکی یەکشەوە و فقط یەک ساڵ لەمەوبەر دەستی پێ نەکردووە. ئەم ئێعترازاتە 44 ساڵ خەڵک خوێنی جەرگ دەخۆنەوە قوربانیان داوە خەڵک هەرچی دار و نەداری خەریکە لە دەستدا گرانی بێکاری ئاوارەیی بێخانەولانەیی کە ئەمجا حەق دەستی کەم گرتن زیندان کوشتن برین ئێدام خەڵک هیچێکی بۆ نەماوەتەوە. ئیتر خەڵک ناڕازیە لەم وەزیەتە خەڵک دەهەوێت ئەم وەزیەتە بگۆڕێ بەڵام جمهوری ئیسلامی دەهەوێت ئەم شۆڕشە لەبا بڵێ نەخێرەوە احترازاتی خەڵک بە وەزیەتی ژیانی فەلاکەتباری خۆیان نییە بەڵکو ئەمە کاری دەرشیە بۆ کە بتوانێت
بەهانش پەیدا بکە بە هەڵایساندنی شەڕ لە دەرەوەی مەرزەکان جامجار بە خەڵکی ئێران بڵێ ئێستا ئێمە خەڵکی خەریکی شەڕین لە دەرەوە ئیتر خەڵک بنێرتەوە ناوماڵەکانە هەر وەکو شەڕی ئێران و عێراقیش کە کۆماری ئیسلامی هەڵایسان دوای ڕوخانی سەڵتەنەت و بالاخره شۆڕشی 57 بۆەوەی کە خەڵک کە ئەوە لە شۆڕشی 57 هاتبوونە خیابان داوای حەقی خۆیان دەکرد داوای خەڵکی کوردستان داوای ئازادی و حەقی تاین مافی چارەنووسی خۆیان دەکرد بێدەنگیان کە بلا نێرتە ماڵەوە و سەرکەوتوش بوو وتی ئێمە خەریکی شەڕین بە میلیۆنها خەڵک لە منداڵی مەدرسەوە بگرە بە سیجی کردن نارنی بۆ کوشتارگای شەڕی ئێران و عێراق ئێستاش ئەنێ و تاکتیکە بەکاربێتەوە بەڵام خەیاڵی خاوە ئێستا خەڵکی ئێران خەڵکی دەهەی 60 نین خەڵکی ساڵی 58 و 59 نین خەڵکی ئێران بەتایبەت جوانەکان و ژنان و خەڵکی چەوساوە هەموو قشرەکانی کە ستەمیان لێ دەکرێت خۆیان لەگەڵ دروشمی شۆڕشی ژینە ژن ژیان ئازادی دەبینەوە و هەر بۆیەش ئەم شۆڕشە توانیویتی تا ئێستا بەردەوام بێ کەوا بوو ئەم تەوتای و ئەم چاواشەکاری کۆماری ئیسلامی کە دەوێت ئەم شۆڕشە لە بابەرێ و خەڵکی بێدەنگکەوە بڵێ ئەمە کاری هێزەکانی دەرەچیە بە هیچ سەرنجامێک ناگە باکو خەڵک زۆر لە وشیاترە ئەم ئێترازات و ئەم شۆڕشی ژینایە ڕۆژ بە ڕۆژ گەشەداتر دەبێت گەچی ئێمە تاکو و ڕوخانی کۆماری ئیسلامی ڕێگایەکی درێژمان لەبەرە وانەیە کە مەسەن بڵێ ئیتر لە ساڵ وەگەڕیدا ناتوان پێشبینیش بکەیت بەستگی بەوەیە کە چەندە قشری ناڕازی بەشەکانی تری کۆمەلگا دانیشتجویان کرێکاران معەلیمان بازنشستەکان دەتوان هاوپشتی شۆڕشی ژینا و ژنەکان و جوانان لە شەقامەکان من بە ئێترازات و ئێتساباتی سەراسەری شیشەی عمری ئەم دەوڵەتە لە دەست خەڵکی بەرهەمهێنەردایە لە دەست خەڵکی چەساوەدایە کە ئەوان دەتوان ئەم شیشەیە بکتن بە ئەرزا و دەوڵەتی کۆماری ئیسلامی بڕخێن دەست خۆش ڕێگەلاوێش هاوڕێ پرسیارێکمان بۆ هاتووە با لە هاوڕێ شاهڕۆخی بپرسین هاوڕێ شاهڕۆخ بینەرێکی خۆشەویستمانە شاری مەهابادەوە بە نێوی شاهۆ ئەم پرسیارەی ئاراستە بەنامەکەمان کردووەکە بنەماڵەی گیانبەختێدوانی شۆڕشی ژینە لە کوردستان لە ماوەی ئەم یەک ساڵەدا زۆر یەکگرتووتر و هەواهەنگتر بوون پێچان وانە ڕژیم لەوە نیگەرانە کە ئەم هاودڵیە لە کوردستان بێتە ئۆلگوو بۆ باقی شارەکانی دیکە ئێران بڵێ قسە زۆر ڕاست و لە زێخۆیدا هەروکە میوانی بەڕێزیش ئاماژەی پێکرد ڕژیم بەڕاستی لەو هاوپشتی و یەکێتی و یەکگرتووی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەبووە زۆر دەترسێ و زۆر نیگەرانە بۆیە ئەگەر چاو لە ئامارەکانیش دەکەین لە ماوەی ڕابردوودا ئەو سەرکوت و دەست بە سەرکردن و جیران و ئیعدام و کوشتنەکان دەبینین کە لە شەقامەکاندا ڕوویان داوە لە بەنسبەت باقی جوغرافیای دیکەی ئێران زۆر بەرزترە و زۆر زیاترە ئەوە نیشاندەری ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو شۆڕشە وەکو ڕاپەڕینێکی جددی ناسراوە و هاوپشتی و هاودڵی و هەماهەنگی زیاتر لە نێوان کۆمەڵانی خەڵکی کوردستاندا هەیە بەدڵنیایە ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێمە ڕابردوویەکی پڕ لە شانازی لە خەبات و مبارزە بەدژی هەم ڕژیمی دیکتاتۆری سەڵتەنەت تەڵەبمان هەیە ڕژیمی پاشایەتی و هەم ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بزوتنەوەی سیاسی کورد لە ماوەی چەندەیە ڕابردوودا بەردەوام کاری کردو و چالاکی کردو و ئاستی بەرزی شعوری سیاسی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەنسبەت باقی جوغرافیای دیکەی ئێران لە ئاستیشی زۆر بەرزتردا ئەو هاوپشتی و هاودڵی و هاودەنگی بنەماڵی سەربەرزی شەیدان نەک هەر بۆ خەڵکی ئێران بۆ جوغرافیای دیکەی ئێران بەڵکو بۆ ئەحزابی سیاسی کورد و تەنانەت بۆ وڵاتانی دەوروبەریش ئەوانەی کە لە بەرامبەر ڕژیمە دیکتاتۆرەکان خەبات دەکەن خەباتی بێوسان دەکەن دەبێت ببیتە بە پارادەیمێک ببیت بە ئۆلگویەک لە بۆ هەمووان ئەو باوەڕ بفەرمونە من لە ماوەی بە حکمی کارەکەم پەیوەندی ڕاستە خۆمان لەگەڵ بەشێک لەو خەڵکە هەبووەکە لە شەقامدا بوونە ئەو سەردانی کردن و ئەو هاوکاری مادی و معنیوی یەکتر لە سەردەمی شۆڕشی ژینادا کە ئێستاش بەخۆشیەوە هەر بە شێواز و فۆرمی جۆرا و جۆرەوە درێژەی هەیە ئەگەر نەڵێم بێوێنە بۆ دەبێ بڵم کەموێنە بووە نەک هەر لە ئێران لە ئاستێران بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوین و لە هەموو جیهان
ئەو کارەی کە ڕێکخراوەکان ڕێکخراوە جۆراجۆرەکان خەڵکی خۆبەخش کردویانە ئەو پشتیوانی و هاو ئاهەنگی و هاودڵێ لە نێوان بنەماڵەی سەربەرزی شەهیدان کراوە لە بنەماڵەی زیندانیانی سیاسی کراوە لە جیراوان کراوە بەڕاستی کەم وێنە بووە و بە تشتێکی ناوازە دێتە پێناسەکردن. بەڵێ ئەگەر هاوڕێیانی بەشی کنترۆل دەنگەکەم ئێستا دەنگمە ویستر کاک شارۆ بڵێ بەڵێ ئافوداوای لە بردنەکەم هەڵێکی تکنیکی بوو کاک شارۆ بۆ هەموو کوشت و کوشتار و ئەعدام و دەست بەسەرکردنە با تۆزێ بابەتەکە باستر بکەین ڕژیمی کۆماری ئیسلامی نەیتوانی دەنگی مافخوازانەی خەڵکی ڕاپەڕی و کب کاتەوە ڕەمزی ئەم داماوەی ڕژیم لە چیدایە دەزانی چۆنە ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران لە شتێک زۆر باش تێگەیوە دەبێت ئێمە هەمومان احترام بەوەی بکەین کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لەوە باش تێگەیوە کە کۆمەڵانی هەراوی خەڵکی کوردستان هیچ جیانین هیچ تەوفیرێکیان نییە لەگەڵ بزوتنەوەی سیاسی خۆیان واتە بزوتنەوەی سیاسی کوردستان کە ئێستا بەشی هەرە زۆرمان لە قوڵای خاچی هەرێمی کوردستان نیشتەجێن و لێرەوە چالاکی و خەباتی سیاسی و مەدەنی و ئاشتی خوازانی خۆمان دەکەین بۆ وەدەستێنانی ئەو مافی کە خەڵک داوای دەکا هیچ جیاوازێکمان نیە کەواتە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران زۆر باش ئەو واقعیەتە دەزانێت زۆر باش ئەو ڕاستیە دەزانێت کە خەڵکی کوردستان یا باشتر بڵێن بزوتنەوەی سیاسی کورد هەڵقوڵاوی دڵی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە و هیچ جیاوازێکیان نییە ئەو پەیوەندی کە لە نێوان بزوتنەوەی سیاسی کرد و شەقامی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەیە پەیوەندیەکە کە لەلایەن هیچێک لە ئۆپۆزیسیۆن و ئەحزابی سیاسی ئێرانی کە لە دەرەوەی جغرافیای ئێران لە وڵاتانی ئوروپای یا با بڵێن باشتر بڵێن غەربی دەژین یعنی بە هیچ شێوازێک ئەوان نیانە ئەو پەیوەندیە و ئەو پەیوەندیە ڕوحی و پەیوەندیە معنەوی بەردەوامەی کە لە نێوان خەڵکەیە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی ڕژیم زەندەقی پچی لەو هەماهەنگیە لەو پشتیوانیە لەو یەکبوونیە لەو یەکێتیەی کە لە نێوان هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیە بۆیە ڕژیم هەمیشە لەوەی ترساوە و ئەوەی کامل لە وەڵامی پرسیاری دووهەمیشدا وەڵام داوە باوەڕی قەلبیم بەوەی هەیە کە بزوتنەوەی سیاسی کورد زۆر ئاگاهانە زۆر ئاوەزمەندانە و زۆر منطقی لە ویست و داخوازەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران تێگەیوە ئەو هەڕەشە و هێرشانێک بە موشک و بە درۆن و بە پەهباد کە دەکرێت شەوی وڵاتانی پێ بکرێت دەخرێتە سەر ئۆردوگای مەدەنی خەڵکی سیاسی لە وڵای خاچی هەرێمی کوردستان نیشاندەری ئەوەیە کە بەڕاستی ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران خوازیاری شەڕە و دەهەوێت شەڕمان پێ بفرۆژی بەڵام دەبینین بزوتنەوەی سیاسی کورد زۆر ئاوەزمەندانە ئەو پیلانەی لێ کوچەڵ دەکاتەوە و بە مانگرتن وەڵامی دەداتەوە بە داوای ناڕەزایەتیکردنی خەڵک لە شەقامەکان وەڵامی دەداتەوە ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانی زۆر تووڕە کردووە و هەوڵ دەدا بە هەموو شێوازەکان بە هەموو کەرەسەیەکی ممکن کە لەبەر دەستیدایە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هاوتەریب لەگەڵ خەڵکەکەی خۆیتی بە هەر شێوازێک بۆی ممکن بێ سەرکوتی بکە. بەڵێ زۆر سپاس کاک شارۆ بەداخەوە هەڵڕێ شلێر پێمانیان ڕاگەیان تا ڕێیانی بەخشی کۆنتڕۆل کاک عادڵ بە خۆی کێشەکی تکنیکیەوە ناتوانێت لە بەنامەمان خۆش و بەشدار بێت حاضر بێت بڵێ با بچینە لای هاوڕێی گەلاوێژە هاوڕێ گەلاوێژ شۆڕشی ژینا لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا گەلێک دەستکەوتی هەبووە و کاریگەری هەمەلایەنەی لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵگا داناوە دەکرێت بڵێن ئەم کۆدەنگەی کە لە کۆمەڵگاداوە لە نێوان حیزبەکاندا پێکاتوە بە شێوەیەک لەژێر کاریگەری ناوەڕۆکی ئەم شۆڕشەدا شکلی گرتووە بێگومان شۆڕشی ژینا ینی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تاسیری زۆری هەبووە لەسەر شێوەی هاوکاری لە نێو ئەحزابی ئۆپۆزیسیۆن کوردستان بە تایبەتی بگرێت تا ئەندازەیەکیش ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری و شۆڕشی ژن ژیان ئازادی شۆڕشێکی نوێیە و نوێخوازە بۆیە دەبێت ئەحزابیش خۆیان نوێ بکەنەوە بۆکە بتوانن جوابی پێداویستیەکان و نیازەکانی شۆڕشی ژینا بدەنەوە ئەوەش بریتە لە ئیتر حیزبەکان دەبێت لە سیکتاریزم و لە تەگرەوی بێنە خوارەوە دەبی چۆن خەڵک لە شەقامدا هەمویان هاودەنگ و هاوپشتی یەک بوون بەیەکەوە ماوەی یەک ساڵم شۆڕشەی دامەی هەیە بە حیزبەکانیش
سەر جیاوازی ئیدۆلۆژیکی و استراتیژیکەوانە کە هەیەە ئەمە ناتوانێت پێشگیری بکە لە هاوکاری مەقتەعی و عملی لە بینی حیزبەکاندا هەروەکو ئەو ڕاگەیانەی کە بۆ مانگرتنی سەرتاسەری لە ساڵوەگەڕی کوشتنی ژینادا لەلایەن چەند حیزبی کوردیەوە دراوەتە دەریا ئەمە نیاز جوابدانەوە بە ضرورەتێکە کە لە ناوە هەڵقڵیوە ضرورەتێکە کە خەڵک پێویستیتی کەسێک هەر جەرانێک کە بی هەبێ تەسیر گوزار بێ یعنی دەور و نەخشی هەبێ لە شۆڕشی ژینادا دەبی جوابی نیازەکانی ئەو شۆڕشە بداتەوە نەتوانێت جوابی ئەم نیازانە بداتەوە بێگومان بۆ خۆیان دەکەونە پەراوێزەوە هەروەکو تا ئێستاش بینیمانە کە بەشێک لە جەرایانات هەروە لە جەراناتی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیەوە بگرێتان ناسیۆنالیستەکانەوە چۆن نانتوانی خۆیان تەطبیق بکەن لەگەڵ ئەو شەرایطە جوابی نیازەکانی ئەو جنبشە بدەنەوە بەڕاستی خەریکن وەکو یعنی سەهۆڵێک کە لەبەر خۆر داینێ خەریکن ئەتوێنەوە کاریشی بەوە نیە کە حیزبە لە باری ئیدۆلۆژیکەوە چۆن بیر دەکاتەوە یان بیر ناکاتەوە لە باری مەیدانیەوە لە باری ئەمەلیەوە ئەم شۆڕشە ئێستا لەسەر شەقام بەردەوامە تۆ ئێستا لەوی جوابی نیازەکانی پێدەیەوە ئیتر بە کاری سرفەن ئیدۆلۆژیک و ئەوە کە بەرنامەی تایبەتی حیزمە ئەو هەر کەسە هەر حیزبێک بەرنامە و ئەسازنامەی خۆی استراتیژی تایبەتی خۆی ئیدۆلۆژی خۆیە ئەمە بە جێگای خۆیان لە باری ئەمالیەوە ئەمانە ناتوان مانع بن لە ڕێگای پێش بە هاوکاری بینی حیزبەکان بگرن ئەم ئیتحاد و هاوکاری حیزبەکان وەرە بەخشە بۆ خەڵکی کوردستان ئەمە دەتوانێت ئەگەر بەیانەیە کە داواکاری دەکە بۆ مانگرتنی گشتی گشت حیزبەکان لە پشت ئەو بەیانیە بن معلومە کە جوابی باشتر وەردەگرێن معلومە ئەو کۆدەنجێن لە بینی خەڵک و ئازابدا پشتی کۆماری ئیسلامی گەێنێتە لەرزە دەستخۆش هاوڕای گەلاوێش چۆن ماوەی بەرنامەکەمان زۆر بەکەمی ماوە و کۆمەڵی پرسیاریش ماوە خەڵکیش پەیامی هەناردووە بۆمان با بگەین بە بەرنامەکەمانە کاگە شارۆخ ئەگەڕێمەوە لای ئێوە کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان کۆڕ و کۆمەڵ و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان وەکو پێشتر ئاماژەمان پێدا ڕۆژی 25 مانگی خەرمانانیان وەگە ڕۆژی مانگرتنی گشتی ڕاگەیاندووە حەزبەکانی بەشدار لە بزوتنەوەی شۆڕشگرانی کوردستانیش هاتوونەتە پشتەم داخوازیە بە یەکەوە بانگەوازێکیان بڵاو کردوێتەوە ئێوە وەکو حزبی دموکرات یەکێک لە لەوانە واژۆکارانی ئەم مانگرتنی گشتی بوون ئەم کۆدەنگیە دەتوانێت چه کاریگەریەکی لەسەر بەردەوامی شۆڕشی ژینە هەبێت بە دڵنیاییەوە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت چاو لێ بکەنی من باسندەوە کرد کە خەڵکی کورد بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوتەریب لەگەڵ بزوتنەوەی سیاسی کورد دەور و نەخشی خۆیان هەیە و ئەوە با بڵێن جۆرێک تاعهودی ئەخلاقی تاعهودی بەرپرسیارەتی بۆ حیزبەکان دروست دەکات کە یەکێتی و یەکگرتووی بپارێزن بە هەر شێوازێک ڕوانین و دەنگی جیاواز و یان ئایدۆلۆژیای جیاوازی کە لە نێواندا هەیە بەڵام ئەو یەکگرتوویە ئەو یەکێتەیە ئەو هاودەنگیە باشترە بەڵام چونکە یەکگرتووی بەمانای واقعی کەلمە شتێکە کە ڕنگ بێ ئەوە زۆر ئاستەمبی بەڵام هاودەنگی پێکەوە بوون لەژێر یەک پلەتفۆرم کارکردندا مژدەیەکی زۆر دڵخۆشکەرە بە تایبەتی بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەو چاوەڕوانیان لە بزوتنەوەی سیاسی کورتەیە ئێستا دەبینین کە 6 حیزب پێکەوە بە بیر و بۆچوونی جیاوازە و با ئایدۆلۆژی جیاوازە و بەڕوانینی جیاوازە و بەنسبەت ماف و داخوازەکانی نەتەوەی کورد لە دەوریە کۆبوویتنەوە ئەم با بڵێن ئەم بانگەوازیان واژۆ کردو و داوایان لە خەڵکی کردو بە تێکڕاکە ڕۆژی 25 خەرمانان مان بگرن لە هەموو خەڵکی لە هەموو چینی توێژێکی خەڵکی ئەوە بەڕاستی وڵامی ئەو ئیعتمادەی خەڵکە کە لە بواری ئەخلاقی و لە بواری بەرپرسیارەتی مێژوویەوە ئەحزابی سیاسی کورد و بەگەشتی بزوتنەوەی سیاسی کورد لە سەرشانیتی و ئەوە من پێم وایە هەروەکو لە یەک ساڵی ڕابردوودا دیتمان خەڵک بە پیر بانگەوازەکانی ئەحزابی کوردیەوە داهاتن بەدڵنیایەوە ئەو جارش وڵامیان دەدەنەوە چونکە هەروەکو عەرزم کردن خەڵکی کورد
هیچ جیاوازێکی لەگەڵ بزوتنەوەی سیاسی خۆی نییە و بزوتنەوەی سیاسی خۆش بزوتنەوەی سیاسیش خۆی لە هەڵقڵاوی دڵی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە و ئەو داواکاریە بەشێکە لە ویست و داخوازەکانی کۆمەلگای مەدەنی یا کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەحزابی سیاسی وێ ئەوانیش جوابیان داوە و ئەو تعهودەی کە لە سەرشانیان بوو ئەو بەرپرسیارەتی کە لە شانیان بوو ئەو مەسئولیەتەی کە لە سەرشانیانە بەنسبەت ویست و داخوازەکانی خەڵک ئێستا بە دوورێک لە زۆران نوێنەراتی ویست و داخوازیە دەکەن ئەو کۆمەڵە ئەحزابە وەڵامیان داوە و بە دڵنیاییەوە لەلایەن خەڵکیشە وەڵامە وەردەگیرێتەوە. بەڵێ زۆر سپاس کاگە شارۆخ پرسیارێکمان بۆ هاتووە بە ڕێزێک بە ناوی پەیام لە شاری سنەوە پرسیاری کردووەکە وێ ڕای سڵاو و ماندوو نەبوونی لە ئێوە و میوانانی بەڕێز زۆر سپاس بۆ کامەکەتان. پرسیارەکەی ئەوەیە ئەگەر دەکرێت لەسەر ئەم بانگەوازە هاوبەشە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆمان بدوێن بۆچی هەر ئەو لایەنانە بۆچی حزب و لایەنە سیاسیەکانی دیکە چ لە باشوور و چ لە دەرەوەی وڵات لەم کۆدەنگێدا بەشدار نەبوون زۆر بە کورتی کاک شارۆخ ئەگەر دەکرێت نازانم لە باشوور و دەرەوەی وڵات مەبەستی لە چییە ئەمن کردووە من دقی پرسیارەکەی هەروە بوو کە خوێندمەوە بۆتان بڵێ بەڵێ دقی پرسیارەکەی ئەوەیە کە لەم بانگەوازە کە حزبەکانی ڕۆژهەڵات داویانە زیاتر بۆمان بدوێن و بۆچی حزب و لایەنە سیاسیەکانی دیکە چ لە باشوور ولا چ لە دەرەوەی وڵات لە باشوور کە حزب و لایەنە سیاسیەکانی دیکە تەبعاً پشتیوانیان لەو بانگەوازە کردووە هەروەکو لە تەلەڤیزیۆنی کۆمەڵیشەوە بڵاو بووە کە کۆمەڵێک کەس نامەیان جەمەوە کردووە کە لەسەر هێرشکردنە سەری هەرێمی کوردستان وەڵامێکیان ئەبێت بەڵام نەزانم بە ڕێزە زیاتر ئەگەر پەیامان بۆ بنێرێتەوە ئەگەر مەبەستی ئەو بەڕێزە کە و پامەی نردوو مەبەستی ئەحزابی سیاسی باشووری کوردستان بی ئەم پێم وایە ڕنگ بهێت ئەو تەوەقوعە زۆر لە جێ خۆیدا نەبی و زۆر سروشتی ئەگەر ئەوان لە بەرامبەر ئەم بانگەوازەدا هیچ هەڵوێستێکیان لانی کەم جارێ نەبیت چونکە بە هەر حاڵ مەیدانی خەبات و تێکۆشانی ئەوان ژیانی سیاسی ئێوان باشووری کوردستانە و ئێستا لەگەڵ کۆمەڵێک کێشە و قەیرانی جۆراوجۆر بەڕوونەوە و زەخت و فشارانی کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئەوانی هێناوە هەر بە پاساوی هەبوونی ئەحزابی سیاسی کورد ڕنگ بێ ئەوە لە جێ خۆیدا نەبی کە ئەمە ئەو تەوەقوعی ئینتزار و چاوەڕوانیمان هەبی کە ئەوان جۆکوی ئێمە هەڵبێز بگرن وان بە ئەوەی بەشتێکی سروشتی دەزان بەڵام کۆمەلگای مەدەنی لە باشووری کوردستان ئەوە دێم بزان لە سوسیال میدیا هەڵوێستی جدیان هەبووە بەنسبەت ئەحزابی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەندەی ئەمن ئاگام لێبی هەرچەند من بەرپرسی ئەو بەشەنیمە و خۆسکە ئەو پرسیارە لە میوانی بەڕێزی بەرنامە بەڵێ لە هەوڵەگەلاویش دقیقەن ئێستا پرسیارەکە ئەو بانگەوازە کە درا دەگەڵ بەشی زۆر هەر هەموو حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پرس و ڕاوێژیان پێکراوە دەگەڵ هەمان چەندین کۆڕ و دانیشتن و کۆبوونەوە هەبووە لە ئاکامدا ئەبەو شێوەیە ساڵ گوتنەوە کە ئەو شەش حیزبە لە قالبی ئەو بانگەوازەدا توانیان پێکەوە ئەو بانگەوازە لە چەند خاڵدا بڵاو بکەنەوە و بەخۆشیەوە تاکو ئێستاش جوابی زۆر ئەرێنی هەبووە لە فەزای حەقیقی و لە فەزای مەجازی و هیوادارم کە بە دڵی هەموو کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم بانگەوازە جێبەجێ بکرێت. بەڵێ زۆر سپاس کاک شارۆخ با بچینە لای هاوڕێگەلاوێژ فەرموو. هاوڕێگەلاوێژ فەرموو. هاوڕێ گەلاوێژ پێم خۆش بوو ڕای جەنابێت وەکو ئەندامی کمیتە ناوەندی کۆمەڵە بزانم لەسەر ئەم پرسیارە پرسیارەکەیش ئەگەر بتوان بۆی هاوڕێگەلاوێژ خوێنمەوە پرسیارەکەتان یا هاوڕێ چاوان پرسیارەکەتان بۆ خوێنێتەوە هاوڕێ چاوان زحمەتی کێشە بەڕێ هاوڕێگەلاوێژ ئەو پرسیارە لەلایەن هاوڕێکەمانەوە بە ناوی پەیام لە شاری سنەوە بینەرێکی خۆشەویستمان ناردوویە هەم ڕای بەڕێستان وەکو ئەندامێکی کمیتە ناوەندی سەبارەت بە ڕاگەیاندنی مانگرتنی گشتی بزانین هەم ئەم پرسیارش کە لەلایەن پەیامەوە نانراوە ئەگەر دەکرێت لەسەر ئەم بانگەوازە هاوبەشە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆمان بدوێن بۆچی هەرەو لایەنانە بۆچی حزب و لایەنە سیاسیەکانی دیکە چ لە باشوور و چ لە دەرەوەی وڵاتی ژێوە خۆتان لە دەرەوەی وڵات نیشتەجێن بەشدار نەبوون. بەڵێ تا ڕادەیەک میوانە بەڕێزەمان جوابی داوە کە ئێمە لە ئازابی دەسەڵاتدار لە باشوور ئەو چاوەڕوانێ ناکەین چۆن شاید ئەو چاوەڕوانێ لە جێگای خۆیدا نەبێ ئەمە دەکرێت ئەوان بە پێی وەزیەتی خۆیان بەخەرە هەڵوێستی خۆیان دێ ببڕن کە بۆ ئێمە من هیچ قەزاوەتێک ناکەم لەسەرەوەن بەڵام لەلایەن خەڵکی ئازادی خواز و شۆڕژێر هەر لە باشووری کوردستان کەم نەبوون کە پشتیوانی خۆیان دەربڕیوە و کە داخەرە دەنجی خۆشیان لە سوسیال میدیاوە
بە خەڵک ڕاگەیاندۆ و هەروان لە تەلەڤیزیۆنی ئەمەش بڵاو کراوەتەوە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئەو ئازابی تاو ئازابی کوردی لە دەرەوەی وڵات بۆ واژۆیان نەکردووە. لە ڕاستیدا ئەمن دەی بڵام کە بەداخەوە ئێستاش بەشێک لە ئازاب کە خۆیان تووشی قەیرانێکی فکری و ئیدۆلۆژی بوونە، ئەوان دایان هەوێ بۆەوەی کە ئەو خلوسی و ینی شاخسەی چەپبوونی خۆیان یا ڕادیکاڵ بوونی خۆیان ڕاگرن، حازر نینە لەگەڵ هەموو جەرایانێک مەسەڵەن بانگەوازێکی مانگرتنی گشتی واژۆ بکەن. بە بڕۆی من ئەمەش تا ئەندازەیەک تێنەگەیشتن لە نیازی ئەم شۆڕشەدایە کە من پێم وایە تەنیا بە خلوسی ئیدۆلۆژیک ناکرێ ئینقلاب بکەیت، بەڵکو بە جوابدانەوە بە نیازەکانی کۆمەڵگە، بە نیازەکانی ئەم شۆڕشە، بە دەخالەتگەری، بە هاوکاری، هاوپشتی و هاوفکری تۆ دەتوانی متمانەی ئەم جەماوەرە بەلای خۆتەوە ڕابچێشی و بتوانی کاریگەر بین. ئەگە هەر لە دوورەوە هەموو شتێک کە ئەمە لەگەڵ ئیدۆلۆژی من نایەتەوە، ئەمە لەگەڵ استراتیژی من نایەتەوە، یعنی تقریبا دەبێت بەشێکی زۆر لە کارەکان دەبێت پێوەڵم بڤەیە. هیچ شۆڕشێکاوە ناکرێت. شۆڕشی ئەم دەورەیە، ئەم سەدەیە لە تەواو دنیادا شۆڕشێکی کاملەن بڵێن چینایەتی، فقط چینی کرێکار و چەپەکان و حکوومەتی دەسەڵاتدار و بۆژوازی نییە. ئەم شۆڕشە شۆڕشێکی جەماوەریە، شۆڕشی جەماوەری و شۆڕشی ژینە لەگەڵ شۆڕشی چینایەتی وەکو دوور و یەکسێکەوەیە. شۆڕش ئێترازی ژینگە پارێزان، جوڵانەوە یعنی جنبشی مەدەنی لە ئێستا لە ئێران بەتایبەتی لە کوردستان خۆی یعنی جوڵانەوەیەکی شۆڕشێکی چینایەتیە، شۆڕشێکە کە دەیەوێت ژینگە بپارێزێ، دەیەوێت داهاتی بپارێزێ، شۆڕشێکە کە خواستی هەیە، کە شعاری هەیە، کە پلاتفۆرمی هەیە. گەرچێ و پلاتفۆرمە ئێستا سەرە بە شێوەی سەراسەری نەنووسراوە، بەڵام کەم تا کوردێک بیست جەرایان ڕێکخراوە لە ئێران پێشتر مەشهورێکیان بڵاو کردەوە کە پشتیوانی لە دەرەوەش هەموو جەرایاناتەکانی چەپ و ڕادیکاڵ پشتیوانیان لێ کرد. هەروەها ئەخیرەنیش مانیفێستێکی دیکە هاتووە، پلاتفۆرمێکی دیکە هاتووە، گەرچە ناقسن بەڵام قابلی پشتیوانین. ئەمە نیشانەیەوە کە شۆڕشی ئێستا زۆرتر شۆڕشێکی مەدەنیە. شۆڕشی مەدەنی یعنی هەموو چین و توێژە چەساوەکان، ستەم لێکراوەکان لە یعنی میلەتەکانەوە بگرە، لە کەمایەتی جنسیەتەکان و جنسیەوە بگرە، کەمایەتی ئاینەکانەوە بگرە، لە تەواو خەڵکی مەسەڵەن معەلیمین و دانیشتوویان و بازنشستەکان و ئەوانێک کە پێیان دەڵێن ماڵبەختەکان، نازانم چێ دەبێتە چی بە کوردیەکەی، هەمووی ئەمانە حەقیان خوراوە، ئەمانە ویستیان هەیە، ئەمانە داخوازیان هەیە، مەتالبەگەرن. جنبشی مەتالبەگەری جنبشێکی تەبەقاتیە، گەرچی جنبشی ژینە زۆرتر جنبشێکی فەرهەنگی بوو، زۆر فەرهەنگی گۆڕی، فەرهەنگی پیاوسالاری گۆڕی، ژن باوەڕی بەخۆ زیاتر بووە، ئازادانەتر هاتۆتە مەیدان، ویستەکانی خۆی مەترا دەکە، ترسێکیشی نییە. هەروە پشتیوانی بینەملەرشی لە پشتە، هەروە زۆربەی پیاوان کە پێشتر ئەوان بەڕێوەبەری ڕسم و یاسای کۆنەپەرستی کۆماریسانی لە خانەوادەدا بوون، ئێستا ژن و پیاو دەست لە نادەستی یەک بە لیباسێکی بە پۆشیشێکی کاملە ئازادەوە لە خیابانەکان قەدەم لێ دێنە دەرەوە. یعنی ئەوە هاوپشتیە. پس شۆڕشی مەدەنی لەگەڵ شۆڕشی چینایەتی ناتەبا نییە، بەڵکو تەواوکەری یەکترن. هەر جەرایانێکی چەپیش، هەر جەرانێکی خۆی بە جەرانێکی ڕادیکاڵ بزانێ، دەبی ئەمە دەرە بکە. بۆیە نابی ترسی لەوە هەبێت کە بتوە کە بەیەکەوە مەسەڵەن بانگەوازی احتسابێکی سەراسەری بکە. من پێم وایە ئەدەمی دەرکی ئەم یعنی خودی فەلسەفەی جنبشی مەتالباتی و
جنبشی مەدەنی لەگەڵ شۆڕشی تەبەقاتی ئەمە خۆی دەتوانێت مشکلێک بێ مانەیەک بێ چاڵشێک بێ بۆ ئەوان کە هیوادارم ئەمەش بەتەرەف بێ. زۆر سپاس. دەست خۆشە و ڕێگەلاوێژ هاوڕێ چاوان پێشەوەی کە بچیتە سەر پرسیارێکی تر بۆ کاک شاڕۆ لەلایەن چەند هاوڕێ خۆشەویستمان دەستخۆشی کراوە لە بەرنامەکەمانەوە هەروەها ماندوونەبوون کراوە لە میوانە ئازیزەکانمان ئێمەش دەستخۆشیان لە یەکەین و زۆر سپاس بۆ ئەوەی کە هاوڕێمان بوون. زۆر سپاس. کاک شاڕۆ ئەڵە هەڵبەت زۆر پێم خۆش بوو کە عادڵ لە بەرنامەکە بەشدار بێت چۆن ئەو عضوی کۆمیتەی دەرەوەی وڵاتە بەڵام هەر وەکو بۆ خۆتان دا ئەو جێگای کە ئاگادار بن و دا ئەو جێگای کە چاوەڕوان ئەکرێت لە تێکۆشەرانی دەرەوەی وڵات بەخاتری ئەوەی کە ئەم بانگەوازە و ڕایگشتی خەڵکی مافخوازی کوردستان بگەێنن بە کۆمیتەکانی دەرەوەی وڵات کۆمیتەکانی ئەو وڵاتانەی والیان نیشتەجێن سەبارەت بە ئامانجەکانی شۆڕشی ژینە و جنایەتەکانی کۆماری ئیسلامیش. داوای لێبوردم هەیە دەنگی ئەوە بە پسر هات بۆ لای من سەرەکە باشتر نەگەشتم. بەڵێ هاوڕانی بەخشی کنترۆل ئەگەر ئێستا دەنگی من بە باشیە بیستن؟ بەڵێ کاک شاڕۆ پرسیارەکەی من ئەوە بوو کە چاوەڕوانیتان لە تێکۆشەرانی دەرەوەی وڵات چییە؟ بۆ ئەوەی کە لە وڵاتانەی بۆ خۆیان نیشتەجێن جەنگی مافخوازانەی خەڵکی کوردستان خەڵکی ئێران بگەێنن بە ئەو وڵاتانەوە لیان نیشتەجێن بە پارلەمانەکان سەبارەت بە ئامانجەکانی شۆڕشی ژینە و ئەو ژنایەتانەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی ئەم یەک ساڵە ئەنجامی داوە. بەس بە کورتیە لە بیرمە لە جەریانی شۆڕشی ژینادا کە لە گەرمەی شۆڕشی ژینادا بووە بەخۆشیەوە خەڵکی دیاسپۆرایە ئەو خەڵکەی کە لە وڵاتانی ڕۆژئاوایی و لە وڵاتە جۆراوجۆرەکان نیشتەجێنە چالاکی بەڕاستی گەورە مەزنیان بەڕێوەبەر بە شێوەی خۆپێشاندان و ماگرتن و بە شێوازی جۆراوجۆری مەدەنی ئەو چالاکیانیان بەڕێوەبەر لە بیرمەیەکێک لە مەسئولە پابرزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران باسی لە ئەو مەترسیە کرد وەکو مەترسیەکی زۆر جددی بۆ سەر ئاسایشی کۆماری ئیسلامی ئێران ناوزەدی کرد. ئەو پێی وا بوو کە ئەگەر ئێمە لە نێوخۆ ئەو خۆپێشاندان و ناڕزاتیە سەرکوتکەی بەڵام نەتوانین لە دەرەوە پێش بەم ناڕزاتیانە بگرین ئەوە کارەساتێکەوە ئەو شۆڕشژینە بە ئاکام دەگەێنیت. دەمەوێت بڵێم کە گرنگی خەڵکی دەرەوەی وڵات ئەو هاونیشتمانیانەی کە بە هەر شێوازێک ڕویان لە وڵاتانی ڕۆژئاوایی کردووە چی کەمتر نییە لەوەی کە لە نێو خۆ دەکرێت چونکی ئێمە پێویستیمان بە ئەوە هەیە کە ئەو جنایەتی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان باسی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم بە جددی ئەوەی کە لێوێ دەکرێت ئەو شۆڕش و بەرخودان و ڕاپەڕینەی کە لێوێ دەکرێت و ئەو جنایەتانەی کە هێزەکانی ئەمنیەتی حکوومەتی بەرامبەر بە خەڵک دەکەن ئەگەر ئەوان نەبنە سەفیری ئەو خەڵکە و لێوێ ئەو دەنگا بەگوێی پارلمانتاران و بەگوێی وەزیر و وەکیلەکانی وڵاتانی ڕۆژئاوایی نەگەێنن ئەوە شۆڕشەکەمان بەشێکی نەخستانە چونکی نابێ ئێمە لە بیرمان بچێ ئەگەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە شەقامەکاندان ئەگەر ئەحزابی سیاسی کورد بە شێوازی تەشکیلاتی و میدیایی و دیپلۆماسی و مەدەنی و شێوازەکانی تر هەوڵی کار و چالاکی دەدەن دەبێت کوردانی نیشتەجێ لە وڵاتانی ڕۆژئاواییە بەگشتی هەموو ئێرانیەکان کە دڵیان بۆ ئازادی لێدەدات وەکو سەفیری ئەو خەڵکە لێوێ عمل بکەن و لە بەردەم پارلمانەکان لە بەردەم کۆنسولگەریە جۆراوجۆرەکان دەنگی ئەو خەڵکە بەجوێی هەموو جیهان بگێن کە ئەوە باوەڕ بفەرمون هەروەکو عەزمکردن کەمتر نییە لەوەی کە لە ڕۆژهەڵات دەکرێت پێویستە ئەو خۆپێشاندانیە چەندە هەزار کەسیانەی کە لە بۆ وێنە لە وڵاتی ئالمان کرا لە بێرلین کرا یا ئەوەی کە لە کەنەدا کرا لە زۆرێک لە وڵاتانە کرا دیسان گزارشتی کە ئەوانە پاتە بنەوە بۆەوەی کە بە کۆمەلگای جیهانی بەڕای گشتی خەڵک لە هەموو وڵاتانی ڕۆژاوایی بگەێن کە شۆڕشی ژینا نەخەوتووە شۆڕشی ژینا ڕنگ بێ تووشی هیندێک هەورازی نشی بوو بێ بەڵام لەسەر پێیە و بەردەوام کاک شاهڕۆخ پێم وا بێ کێشەی نەتی هەبێت ئێمە دەنگی کاک شاڕۆخ نابیستین ئەگەر هاوڕێیانی بەشی کنترۆل کاک شاڕۆخ بڵێ کاک شاڕۆخ ئێستا دەنگی ئێمە بیستی؟ بەڵێ بەداخەوە دیارە خەتی ئینتەرنێتەکە کێشەی هەیە بڵێ ئێستا دەنگتان تێ بفەرمونون نەزانم لە چۆرا بەجێمان بەڵام بەڵێ کاک شاڕۆخ ئەوەی کە خەڵکی ئێرانی یان بەگشتی کوردەکان دەتوان لە وڵاتانی ڕۆژئاوایی بیکەن کاریگەری یەکجار زۆر دەبی هەم بۆ ڕای گشتی ڕۆژئاوا هەم بۆ
ئەو دەسەڵاتە سیاسیانەی کە لەسەر حکمن و لافی ئازادی خوازی و پشتیوانی لە مافی مرۆڤ و پشتیوانی لە مافی کەمینەکان دەکەن دەبێت ئەو دەنگە بەگوێ ئەوان بگا و بدڵنیاییەوە کاریگەری زۆر زۆر باشی دەبی هەروکو لە ڕابردوشدا لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ئەو کاریگەریانە بەڕاستی زۆر زەق و بەرچاو بوون. بەڵێ زۆر سپاس هاوڕێش لێ هاوڕانی بەخشی کۆنتترۆڵێنێن کە کەمتر لە 5 کاتمانەوە 4 دقه ئەگەر ئێوە پرسیارێکتان لە هاوڕێگەلاوێژ بەڵێ من دوایین پرسیارم لە هاوڕێگەلاوێژەکەم بەڵام بە کورتی هاوڕێگەلاوێژەکە لە کتێ جوابان دێتەوە هاوڕێگەلاوێژ داواکراوە لەم مانگرتنەدا خەڵک بشنە سەر گوڵکۆی ئازیزانی گیانبەخت کردو بە گشتی و گوڵکۆی ژینا ئەمینی بەتایبەت پێشنیارتان بۆ ئەو خەڵکە چییە تا بە شێوەیە کە بەشداری ئەم مانگرتنە بن کە بەر بەدەستەوە شاندنی هێزە جەنایەتکارەکانی ڕژیم بگن و پیلانەکانی بۆ بە شکست کێشانی ئەم مانگرتنە پوچە بکەنەوە بەس بە کورتی زۆر سپاس. بەڵێ لە ڕاستیدا خەڵکی ڕۆژهەڵات بۆ خۆی زۆر لەوە ئاگا و وشیاترە کە مەسەن من لە دەرەوە پیان بەڵام چی بکەن بۆ خۆیان تەجروبە 1 ساڵ خەبات و ململانیان لەگەڵ کۆماری ئیسلامی بەدەست هێناوە ڕێکخراوەیان هەیە وشیارن کە دەتوانن بەرەنگاری سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بنەوە یا سیاسەتەکانی ئەوان پوچەڵ بکەنەوە. بەس یەکشت مهمە لەو ڕۆژەدا کە دەستن سەر گڵکۆی گیانبەخت کردووان کە خەڵکێکی هەرچی زۆرتر بێ ینی ئەمە گەلێک مهمە کە جمهوری ئیسلامی ناتوانێت بە ئاسانی خەڵک ئەزیێتکە یا بیانگرێ و مشکلیان بۆ ساز بکە. دووەمە ڕەنگە کەسانێکی جاسوس و خۆفرۆش لەنێو بنێرێتە ناو خەڵک ینی کێشە سازکەن بۆ کە دەستی هێزە داگیرکەرەکان ئاوەڵا بکە بۆ کە ئەم کۆڕ و کۆمەڵە ینی یەکی هەڵوەشێنێ و خەڵک بڵاو کاتەوە. خەڵک دەبی وشیار بێت کە خۆ بپارێزن لە کێشایەک کە بەسە شاید جمهوری ئیسلامی بیهەوێ ئامدانە و کارە بکە و هەروەها لە هەر کۆڕ و کۆمەڵێک لە هەر گۆڕستانێک پێویستە کە خەڵک گاردێکی ینی محافزەتی هەبێ کە ئەگەر جم و جۆڵێکی مەشکوک لە دەوروبەریان هاتە پێشێ لە قەراغ کۆمەڵگە خەڵکەکەەوە یان دوور لە خەڵکیان دوورکەنەوە بۆی کە ئەم کۆڕ و کۆمەڵە تێک نەچێتەوە. بەڵێ من ناتوانم بە خەڵک بڵم تایبەتی چ بکەم بەڵام دەبی بۆ خۆیان ئەمنیەتی خۆیان ینی گاردێکی وایان هەبێت کە پیلانەکانی کۆماری ئیسلامی پوچەڵ بکەنەوە. دەستخۆش بۆ تۆ هاوڕێگەلاوێژ و زۆر سپاس بۆ هاوڕێشەوە. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێگەلاوێژ کاک شارۆ بەداخەوە ماوەی بەرنامەکەمان کۆتایی پێهات ناتوانین زیاتر لە مەلێ جوان بکەین دووبارە سپاسانەکەم بۆ بەشداریتان. زۆر سپاس ماندوونەوە. بەڵێ بینەرانی و ئازیزانی خۆشەویست زۆر سپاس بۆی بەش کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامێکی دیکە ماڵەوە.